2019 بۆ 2020 سەتاسیمان بە کتابی ڕسمی قەرەبوو هەیە. 115مان وەرگرتوتەوە 115 ماوە. ئێستا لە جیاتی 115 دەکەی لە جیاتی هاوکاریمان بکەن و مساعدەمان بکەن. ئێستا ڕاستەخۆ ئیشەکانی ئێمەیان خستۆتە مزایدە. مزایدە کێشەمان هێشتا کە مادام قانونی یاساییە زۆر شتێکی تەبیعیە بابێن دەیخەینە خاڵی مزایدە چی عەزی لێبوو باوەری گریش شەمووی داناوە دەکا 57 ڕۆژ یعنی 57 ڕۆژ کە پشووە کاریگەریەکی یەکجار زۆری هەیە لەسەر ئیشیمە. مانجی ڕەمەزانی پیرۆزی لە ناوە مانجی ڕەمەزانە حیساب کە عوتڵەی ڕسمیە بەڕاستی خاڵێکی دیکە کە دەرچی فرۆژگا دەگریەوە مەسەلەن داخلی ژوورەوە دەبی تۆ ئەو فرۆژگایە مەسەلەن بیگریەوە یاخود نەیگریەوە هەر دەبی نابێ لە 3 نەفەر کەمتر بێ بۆ بەشداریکردنی هەر نەفەری بڕی 350,000 دیناری لێ وەردەگیرێ دەکا ملیۆنێک دینار دەکا ینی پارەیەکی یەکجار زۆرە بەبێ وەسڵ کەس نازانێ ئەم پارەیە بۆ چێ دەگرێتەوە کەس نازانێت دەستە سەر وەزارەتی پەروەردە بۆ مدیر دەگەڕێتەوە کەس نازانی بۆ چییە دەبێ ئەمە دوو جا پاردن باشە ئێمە مەکتەبمان لە حکومەت وەگردووە 4 مانگ ئیشی لەسەر دەکەن هۆکارەکە چییە پاڵی سارێکمان لێ وەردەگرن هیوادارم وەزیری پەروەردە بە خودی خۆی چاوەک بۆ بڕیارانە دابەخشینی تۆ ینی بەڕاستی ئەرێکمان زۆر قورسە ینی تو ئەو هەموو خەڵکە لەسەر عانوتە ئیش دەکات دنیاک شاگردی لێیە ینی هەمووی خەڵکی فەقیرە